پێشەکی زۆر بە وشیاریەوە دەڵێم کە ئەم چاوپێکەوتنە ڕاستی و دروستی چاوپێکەوتنی نێوان دوو هاوڕێ لە سوید لەگەڵ یەک ڕەپتیلیان. ئەم چاوپێکەوتنە بۆ یەکەم جار لە ساڵی 1990 دا لە مانگی دیسەمبەردا بووە. ئەم بوونەوەرە لە ڕەگەزی کچە و پێشتر لەگەڵ هاوڕێکمدا بۆ ماوەی 3 جار لە پەیوەندیدا بووە. پاش ئەوەی هاوڕێکەم ئاگاداری کردمەوە لە پەیوەندیکردن لەگەڵ ئەم بوونەوەرەدا داوام لێکرد منیش بتوانم بوونەوەرەکە ببینم و چاوپێکەوتنی لەگەڵدا ساز بکەم. ئەم چاوپێکەوتنە خەیاڵی زانستی نییە و تەواوی ڕووداوەکانی ڕاستیە و خۆم ئامادەی دانیشتنەکە بووم. چاوپێکەوتنەکە نزیکەی 3 کاتژمێر و 6 پولەکی خەیاندووە. چەند پرسیار و وەڵامێکتان بۆ دەخەمە ڕوو. پاش ئەم چاوپێکەوتنە داوام لێکرێ لەلایەن ئەو کچە بوونەوەرەوە کە تەواوی چاوپێکەوتنەکە بڵاو نەکەمەوە، بۆیە چەند پرسیار و وەڵامێک بڵاو دەکەمەوە. داواکاری تریشی هەبوو کە وێنەی ڕاستی خۆی بڵاو نەکەینەوە، تەنها وێنەیەکی دەستکردی لەگەڵدا بڵاو بکەینەوە. تەواوی ئەم چاوپێکەوتنە لای خۆم پارێزراوە کە پێک هاتووە لە 49 لاپەڕا لە ڕێگەی ماڵپەڕی کوردستان پۆستەوە پوختەیەکی چاوپێکەوتنەکە بڵاو دەکەمەوە. ئەم کوتکراوەیە نێردراوە بۆ چەند وڵاتێکی تریش بە مەبەستی وەرگێڕان بۆ سەر زمانەکانی فینلەندی، نەرویژی و ئەڵمانی و ئینگلیزی و فەڕەنسی. ئەم چاوپێکەوتنە باسی مێژووی مرۆڤ دەکات لەسەر زەوی و ئەو زانیاریانەی کە لە مرۆڤ دەشارێتەوە هەمووی دەخرێنە ڕوو. ئەم بوونەوەرە دەتوانێت لە ڕێگەی تەلەپاتیەوە گفتوگۆ لەگەڵ مرۆڤ بکات و چەند جارێک پێنووسەکەی دەجوڵان لەسەر مێزەکە بەبێ ئەوەی دەستی بەری بکەوێت. پاشان چەند نهێنیەکی گرنگ لەسەر مرۆڤ و مێژووکەشی دەخاتە ڕوو. وەک باسم کرد ئەم چاوپێکەوتنە 3 کاتژمێر و 6 خولەکی خەیاندووە. بە تەواوەتی بۆم دەرکەوتووە تواناکانی نیشانی دەدا توانای جەستەیی و مێشکی خۆیەتی و پەیوەندی نییە بە سیحری و جادووەوە. چاوپێکەوتنی ئایندە لە 23 ئەپڕێلی ساڵی 2000دا بووە. من خۆم باوەڕی تاوام هەیە بەم چاوپێکەوتنەی، وام وایە ئەوەش باوەڕی پێ بکەن و سوودی لێوە بگرن بۆ دەوڵەمەندکردنی زانیاریەکانتان. 16/12/1999 دەستپێکردنی چاوپێکەوتنی یەکەم. پرسیار: یەکەم شت دەمەوێت بزانم تۆ چیت و چیت؟ ئایا تۆ بوونەوەری هەسارەکانی تریت یان تۆش خەڵکی سەرزەویت؟ وەڵام: وەک تۆ دەبینم من مرۆڤ نیم وەک ئێوە، لە ڕاستیدا من دروست بوو ئەیفۆلەیشنیش نیم، من لە جنسی ئافرەتم و ڕەپتیلیانم. ئێمە جۆرێکی زۆر کۆنین لە نەژادی ڕەپتیلیان. ئێمە خەڵکی سەر ئەم زەوین و ملیۆنەها ساڵە لەسەر زەوی دەژین. ئێمە ناومان هاتووە لە دینی مرۆڤدا و لە مێژووی قەبیلە کۆنەکاندا ناو و وێنەی ئێمە هەیە و بڵاو کراوەتەوە. پێشتر مرۆڤ ئێمەی وەک خوای خۆی دیوە هەمیشە گوێ ڕایەڵی ئێمە بوون. بۆ نمونە میسرە کۆنەکان و ئینکەکان و زۆر قەبیلە و نەتەوەکانی تریش. لە دینی مەسیحیشدا باهەڵە ناوی ئێمە هاتووە وەک خراپەکار ناوزەنگ کراوین لە کتێبە دینەکانیشدا. ئەمەش هەڵەیەکی گەورەیە لەبەر ئەوەی نەژادی ئێوە لەلایەن جۆرێک بوونەوەرەوە دروست کراوە لە ڕێگەی جینەکانەوە. ئێمە شاید حاڵی ئەو پەرەسەندە خێرایە بووین. زاناکانی ئێوە دەڵێن کە گوایە ئێوە 2 بۆ 3 ملیۆن ساڵ لەمەوبەر دروست بوون و هێواش پەرەتان سندووە. ئەمە شتێکی مستەحیلە. پەرەسەندن زۆر هێواشترە وەک لەوەی زاناکانتان باسی لەوە دەکەن. خوڵقاندنی ئێوە دەستکرد بووە لەلایەن بوونەوەرێکی ترەوە، بەڵام ئێمە ئێوەمان دروست نەکردووە. ئەگەر تۆ لە من بپرسیت ئایا من بوونەوەری یاسارەکانی ترم، دەبێت وەڵامت بدەمەوە بڵێم نەخێر، لەبەر ئەوەی ئێمە خەڵکی سەر ئەم زەوین و بە نەژادی تێرانز ناسراوین. لە یاسارەکانی تردا ئێمە چەند هەسارەیەکمان داژی کرد بوو لە کۆمەڵی خۆردا، بەڵام خۆمان لە ڕاستیدا خەڵکی سەر زەوین، کەواتە ئەمە هەسارەی ئێمەیە و هیچ کات ئەم هەسارەیە مافی بێ ئێوە نەبووە. پرسیار: دەتوانی ناوی خۆتم پێ بڵیت؟ وەڵام: ئەمە شتێکی زەحمەتە لەبەر ئەوەی زمانی مرۆڤ ناتوانێت ئەو دەنگە دەربکات و بە هەڵەوتنی ناوی ئێمە بۆ ئێمە شتێکی ناخۆشە. زمانی ئێمە زۆر جیاوازە لەگەڵ زمانی ئێوە، بەڵام ناوی خۆمت پێ دەڵێم بە شێوازێک کە تۆی مرۆڤ بتوانیت بیڵیت. شیا ئەوە ئەوە ناوی منە، دەبێت حرفی شێ زۆر بە ڕوونیدانی پێدا بنرێت وەک بە هەمان شێوە. ئێمە ناوی سیانیمان نییە وەک ئێوە، بەڵکوی ئێمە تەنها خاوەنی یەک ناوین. ئەم ناوەش کەسی تر ناتوانێت بەکاری بێنێتەوە، واتە ناوی تێکراویمان نییە. ئەم ناوەش وەک منداڵ نادرێتە کەس، تەنها پاش گەشەکردن و گەورەبوون ناوت لێ دەنێردرێت، یان لەلایەن پیاوانی ئاینی یان زاناکانەوە ناوەکەت بۆ دابین دەکرێت. تۆ دەتوانین من بە ناوی لاسێرتا بان بکەیت. من هەمیشە ئەو ناوە بەکار دێنم کاتێک تێکەڵ بە مرۆڤ دەبم. پرسیار: تەمەنت چەندە؟ وەڵام: ئێمە کات وەک ئێوە بەکار نایەنین بە ساڵی ئەسترۆنۆمی یان بە سوڕانەوەی زەوی بە دەوری خۆردا، لەبەر ئەوەی ئێمە لەژێر زەوی ئەسارەکەدا دەژین.
کات لای ئێمە پەیوەستە بە کێشی موگناتیزی زەوی سوڕانەوە و گەڕانەوەکان. بەم مانایەش بە ژمارەی ئێوە ئەمڕۆ من کەمێک چاوەڕێ بە. ئێستا حسابی دەکەم 57653 دەورەم، واتە من ئێستا تەمەنم کامڵە کە مێشکم کامەڵ بوو. ئەو کات تەمەنم 16337 دەورە بوو. ئەم ڕۆژی کامڵبوونەش بۆ ئێمە گرنگیەکی زۆری هەیە. ئەگەر ئەمە حساب بکەم بە ساڵی مرۆڤ دەکاتە 28 ساڵ. پرسیار: ئایا ئیشت چییە؟ تۆش کارتەیە وەک ئێمە؟ وەڵام: بە زمانی ئێوە من قوتابیم و دەخوێنم، هەڵسوکەوتی کۆمەڵاتی مرۆڤ دەخوێنم، هەر بۆیەش ئەمڕۆ لێرەم لەگەڵ تۆ گفتوگۆ دەکەم. هەر ئەمەش بوو کە ڕاستی خۆمم بۆ هاوڕێکەت دەرخست. پێم وت کە من چیم. ئێستا خۆشم بۆ تۆ ناساند و کۆمەڵێک زانیاری و نینیتان دەدەمێ. بۆیە وەڵامی هەموو پرسیارێکت دەدەمەوە کە لەسەر ئەو وەرەقانە نووسیوتن. دەمەوێت بزانم تۆ چۆن مامەڵە لەگەڵ ئەم هەموو زانیاریانە دەکەیت. دەشمەوێت بزانم پاش بڵاوکردنەوەی ئەم بابەتە هاوشێوەکانت چۆن دەبن. زۆر خەڵکانێکی شێت و درۆزن هەن لە نەژادی مرۆڤ لەسەر ئەم هەسارەیە کە دەڵێن ئێمە هەموو شتێک دەربارەی ڕەپتیلیان دەزانین، یان دەربارەی دەفری فڕی و یان دەربارەی بوونەوەری یاسارەکانی تر. کەسانێکیش هەن باوەڕ بەم درۆیانە دەکەن. دەمەوێت بزانم ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ڕاستیەکان دەکەن، ئەو ڕاستیانەی کە ئێستا پێتانی دەڵێم.